سلااو هاوڕێن بەخێربێنەوە بە ڤیددیۆکی تازە تاپان ئەو ڤیددیۆکی زۆر خێرا و بە پلەیە دروستی دەکەم لەسەر فیلمی سەفارە فی العمارە تاپان فیلمی سەفارە فی العمارە لە بەرهەمهێنانی ساڵی 2005 بوتوڵەی عادل ئیمام و لوتفی لەبی بوو دارێ بەهێری تاپان ئەو فیلمە بۆ حەزم کرد باسی بکەم تقریبەن ئەمن دەتوانم بڵێم 180 بەرەو 190 فیلمەکانی عادل ئیمام دیتە بەس ئەو فیلمە تۆسێک جیاوازە لە زۆر بوار تاپان ئەو فیلمە باسی کابرایەکی مهندسێکی نەوت دەکا کە لە چەند ساڵە لە دوبەی دادەنیشی لێرەوە ئەگەر فیلمەکە نەیت دەتوانی ڤیددیۆکەی دابخی بۆی تماشا بکە زەتانشە ڤیددیۆکە بکە تاپان ئەو مهندسە چەند ساڵێکە لە دوبەی دەژی کە لەبەر قەراردا دەگەڕێتەوە مسر لە مسر بژیتن لەو خانی کە لەو شوقەی کە ئیخۆی بوو تاپان لە ناکاو بە سوتفە کەشف دەکا ئەو بینایی کە ئەوی تێدایە سەفارەی ئیسرائیلی تێدایە تاپان مسر لەگەڵ ئیسرائیل تۆزێک حەساسن لەبەرەوەی وەخت خۆی مشکلی شەڕ و عەرد و ئەویان هەبووە تۆزێک مۆزوعەکە ینی سیاسی بەحتە لە بینیان لەگەڵ دینی تاپان ئەو فیلمە بۆ زۆر ساز و جیاوازە ئەو فیلمە باسی هەموو فکرە سیاسیەکانی دنیا دەکات ڕائسمالی ئیشتراکی سۆشیالیزم ینی بەس بە طریقەتی زۆر کۆمیدی و جیاواز و خۆش کە دەرخاتە ناو ئەحداسەکە ینی مەسەلەن بۆ نمونە زۆر باسی چینی هەژار و چینی کرێکار دەکات یان پلۆتاریا کە پێدێن پلۆتاریا و باسی کۆمۆنیزم و شوعیەت دەکات و باسی کارل مارکس و لێنین و ماو سێتۆنگ دەکات فیلمەکە مەزموع ئەحداسێکی تریا باسی ئیسلامیەت و ڕەوەکان دەکات و لە عین وەخت باسی نیزامی دەوڵەتی شەرقیەکان دەکات کە چۆن حکم دەکەن تاپان عادل ئیمام بە ئیبداع و بە عەبقەری خۆی ئەو فیلمەی زۆر بە جوانی تێکەڵ کردێ میکسی کردێ هەموو ئەحداسەکان لە مەنزوری خۆی کە ئەو شتانە دەبینیتن ئەو هەموو فکرەکەی لای ئەوەیە لەگەڵ مەزموع کەسێکی ببتە برادەر بستە دەرێ هەموو خەڵکیش فکریان لەسەر قەزیەکی قەزەی مسر و قەزیەی ئیسرائیل تاپان باسی ئەوش دەکات کە خەڵک لە ینی وەتەنیەتی ئەو شعبە ئەو گەلە مسر کە هەرچەند وەزعی خراپی هەرچەند ینی ناڕازی بی لە حکوومەتی بەس کە شتەکە بووە مەسەلەیەکی قەومی هەموو یەک دەست و یەک ڕەنگ و یەک دەنگن تاپان فیلمەکە بزەبت زۆر باسی ئەو مەسەلەی دەکات ینی زۆر مەشەدی تێدایە کابرا نانیە بخوا لە برسان دەمریان شتیوا کە دەزانی سەفارەکەی ئیسرائیل لەو شوقەیە ئامادە نییە یارمەتی عادل ئیمامی بدایە ینی جەبووی فیلمەکە تا بڵێ سوپەر عەجایب و جیاواز و خۆش تاپان لە بەرهەمهێنانی ساڵی 2005 وەگوتم فیلمەکە هەرنووسینیشی یوسف مەعاتی تۆزێک ئەو قسانی کە بۆ عادل ئیمامی دەرهێنا بوو بوس و مورجان ئەحمەد مورجان و هەمووی بزەبت طریقەی کۆمیدیەکی ساخری سیاسی تعلیق لە نیزامی حکومەت دەکات ئەو نیزامی ئەو کۆمەلگایی کە وڵاتی مسر لی دەژی و لەگەڵ دەوروبەر و ینی ئومەی عەرەبی نەتەوەی عەرەب وشتیوە بۆ فیلمەکە ئەتا زووە نەدیتە تۆزێک ئەگەر ینی حەز لە فیلمی عەرەبی و کۆمیدیا یان عادل ئیمام ئەو فیلمەی تەماشکە لەبەر ئەو فیلمە و بێزگە لەوەش مۆسیقایەکی عومەر خەیرەتێ مۆسیقارەکی عالەمیە عومەر خەیرەت مسریە فیلمەکە بە هەموو نۆعەکی کاملە بە هەموو نۆعەکی بۆیە ئەگەر نەدیتە بە زووترین کات ئەو ڤیددیۆیدا بخۆ بڕۆ سەیریکە بە هیوای ڤیددیۆی تازەتر ئینشاڵڵا بۆتان دروست دەکەم لەسەر زۆرترین فیلم و مسلسلە بەحاڵێکە ڤیددیۆکانیش کوربی بۆ ئەوی زۆر سەرتان نێشێنم و ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵە لایکی بکەن و سەبسکرایبی چەناڵەکە بکەن و شێری بکەن بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێ بینی بە هیوای ڤیددیۆی تازە